سەرۆک وەزیرانی عێراق لە ڕێگەی فەعال مالیکی ڕاوێژکاری بۆ ئاشتەوایی نیشتیمانی ڕێککەوتنیکی لە نێوان پێکاتەکانی خوڕمات و واژوو کردووە بە مەبەست یاساییکردنەوەی دۆخی قەزاکە. ئەندامێکی ئەنجومەنی قەزای خوڕمات و بەشدار لە کۆبوونەوەکە ئاشکرای دەکات هەوڵەکانی کورد بۆ ئاساییکردنەوەی دۆخەکە و قەرەبووی زیان لێکەوتوانی ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەرە. لەسەر ئێمە وەک پێتم لە وەک پەیڕەوێکی ناوخۆی ئاشتەوایی لە دەستخوڕمان دانراوە لە 15 خاڵ پێک هاتووە. یەکەمی ئەوەیە تعویزکردە داواکردن بۆ تعویزکردنی زیان لێکەوتوان چونکەوە شەرتێکی ئاساسی و سەرێکیە. دوو تەوازن و لە بینەوە دائیرەکانی خوڕماتووە. ینی مەسەلەن خۆ دەزانن دوای شانزێت کە بەڕووی دەکورد ئەوەنە دارەوە دەسیەوە نەما ئێمە فەقەری ئاساسیش ئەوە کە تەوازن بکرێتەوە عینەن یەکێ لەو فەقەرانە کە ڕێکەوتنە سەری ئەوەتانە. دووەم بۆ شەهیدەکان یعنی هەر شەهیدەکانی ئەحداسەکانی خوڕماتوو لە دوو شەڕ لە دووس بوو 16 ئۆکتۆبەریش هەتاکو ئیسە هیچ شتێکیان بۆ نەگا وەکو معاملەی شەهیدیان بۆ ناکرێت. ئەوەمانش کرێت کە وەکو معاملەی شەهیدیان بۆکرێت هەموو ئینەکان ئیستحقاقاتەکان بەربکەوێت. لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و تێکچوونی بارودۆخی ناوچە جێناکۆکەکان و خوڕماتوو بە تایبەتی جگە لە دەستدانی سەرجەم پۆستەکانی ئەو قەزایە لەلایەن کوردەوە دۆخێکی سەربازی نائاساییش لە ناوچەکە دەگوزەرێ. نوێنەرانی شاندی کورد لە کۆبوونەوەی پێکاتەکانی خوڕماتوو ئاماژە بە گرنگی ئەو ڕێکەوتنە دەکەن بۆ کورد. پێشیان وایە کورد لە خوڕماتوو دەبێ بە هەستیاریەوە لەگەڵ بەغداد مامەڵە بکات. گرنگی ئەم ڕێکەوتنە بۆ نەتەوەکەمانەوە تا کورد خۆی بۆ هەموو شاری خوڕماتوو ئەم ڕێکەوتنێکی گرنگە. تەوان ئەم ڕێکەوتنێکی بیدائیە، بەڵام ڕێککەوتوین لەسەر کۆمەڵێک بنەما بۆ ئەوەی بتوانین وەزعی خوڕماتوو ئارامتر بکەینەوە و چاکتری بکەین لەوەی کە ئیسە هەیەتی بۆی هەموو نەتەوەکان بگەن بە مافەکانی خۆیان لەوانەیش نەتەوەی کورد. تەوان ئێمە کۆمەڵێک خاڵ نووسراوە لەو بنەمایانە هەر نەتەوە و مافی خۆی تیابینیوەتەوە بۆیە ئێمە دانیشتێکی هەرسێ نەتەوەکەمان کرد هەرسێ پێکهاتەکە هەرسێ پێکهاتەکە کۆک بووین لەسەر ئەم خاڵانە جێبەجێ بکرێت. ئێستا بەدووا بە تایبەت لە دوای 16 ئۆکتۆبەرەوە پێویستەکە خەڵکی ئەم شارە و سیاسیەکانی ئەم شارە و لایەنە سیاسیەکانیش هەر هەمویان سیاسەتێکی جوان بکەن لەگەڵ تکریت و بەغایە چونکە ئێمە هیچ ڕێگەچارەیەکی ترمان نەماوە لە ڕووی یاساییەوە ناوچەدا بڕاوەکان و میزەمی ناوچەدا بڕاوەکان شارۆچکەی خوڕماتووش سەر بە بەغایە سەر بە هەرێمی کوردستان نییە. بۆیە ئێمە لە ئێستا بەدووا ئەبێت سیاسەتێکی جوان بکرێت لەگەڵ تکریت و بەغایە و هەوڵدەین کۆمەڵێ دەستکەوت بەدەست بێنین بۆ خەڵکەکەمان. ئەمە نەکرێت لەم قۆناغی ئێستاە ئەو شتە بچووکەش کە هەبوو بێت ئەو شە دەست ئەدرێ و لەمەش خراپترمان بەسەرادێ وەکو خەڵکی خوڕماتوو. هەرچەندە وا بڕیاردراوە ژمارەیەک پۆست لە خوڕماتوو بدرێتەوە بە کورد و دۆخەکە ئاسایی بکرێتەوە، بەڵام بەهۆی ئەوەی تا ئێستا کورد خۆی یەکلایی نەکردوێتەوە بۆ وەرگرتنی ئەو پۆستانە نەتوانراوە یەکلایی بکرێنەوە. ئەمەش بۆ پەرتەوازەی نێوماڵی کورد و پشتگوێ خستنی هەرێم بۆ ناوچانە دەگەڕێتەوە کە تا ئێستا نەیتوانیوە ئاوەڕی جدی لەو قەزایە بداتەوە کە زۆرترین زیان لە دوای 16 ئۆکتۆبەرەوە بەر کوردی ئەو قەزایە کەوتووە. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام قەزای خوڕماتوو.